لەگەڵ دکتۆرە دیمەن و هاوکارانی دەوەن و باخان بۆ جوڵە وەرزشیەکانی ڕۆژانە ئامادە بن کە ئەمڕۆ باس لە بەهێزکردنی ناوچەی کەمەر و پەلەکانی خوارەوە و هەروەها ورگ بەهێزکردنی ماسوولکەی ورگ و پشت. ئێستا وەکو سەرەتای دەستپێکی هەموو جوڵەیەک ئێمە خۆمان گەرمەکەین بە جوڵە ئاسایەکانی خۆمان و لە هەمان کاتە بەکارهێنانی ئەو ستێپانە کە هەمانە لەبەردەستایە لەگەڵ ئەو تۆپەی کە هەتە لەبەردەستایە و هەروەها پێویستمان بە دۆشەکێکە یا خڕاخەرێکە کە لە ماڵەوە لەبەردەستە. بۆ ماوەی 30 سانیە ئەتوانی خۆ گەرمکەیت بۆی لەشە ئامادە بێ بۆ جوڵە وەرزشیەکان. دەسەکەین بە جوڵە یەکەم، ئەویش بەکارهێنانی ستێپە دەسەخەیتە سەری. ئەگەر ستێپیشن نەبوو ئەتوانین دەست بخەیتە سەر کورسیەک لە ماڵەوە کە جێگیر بێ. قاچەکانە بەرەو پێشەوە تەواو هەنگاوەنیت و تەواو ئەیکشێنی، قاچ بە تەواتی ئەکشێنی، جوڵەی ماسوولکەکانی قاچ هەمووی تایە سوود بەخشە بێت. ئەمە ئەتوانیت هەتا 10 دانە یان هەتا 20 دانە جوڵەکە ئەنجام بی. ئەگەر بە کاتیش ئەیکەی هەتا 15 سانیە بۆ 20 سانیە جوڵەکە ئەنجام بی. زۆر باشە. سراحەتکە هەناسەی قوڵ دەستی بۆ سەرە و هەناسەی قوڵ وەرەگریت. تەواو هەناسە و خاوکردنەوەیکی تەواو بۆ ماسوولکەکانە. ئەمە لەوانەیەکو سەرەتایەک قرس بێ بۆ ئەم جوڵەیە بۆ هەموو کەسێک، بەڵام ماسوولکەکانە تەواو ئامادەیە بۆ ئەم جوڵەیە. ئێستا چینە سەر جوڵەی دووهەم، هەر هەمان شت دەسەخەینە سەر ستێپەکان یان دەسەخەیتە سەر کورسیەکەی کە داوناوە. ئێستا قاچی ڕاست بەرزەکەیتەوە و ناوچەی حەوز ڕائکێشی بەرەو لای، جارێ بەس قاچی ڕاست دەوەنگیان ڕاست ئەگەڕێیتەوە بۆ دواوە. بە دوو شێواز ئەم جوڵەیە ئەنجامەیرێ. ئەگە توانیت قاچیشە بەرزکەیتەوە بۆ دواوە هەر زۆر باشە، ئەگەرنا قاچدانێرەوە لەسەر عەرزەکە، یعنی ئەژنۆکانە بۆ لای ڕاست بۆ تەنیشت ئەیجوڵێنیت، دواتر قاچ ئەیگەڕێنێتەوە باری ئاسایی خۆی یان بەرزەکەیتەوە بۆ بەشی دواوە. ئێستا چینە سەر قاچی چەپ، 1 2 3 4 5 6 7 8 9 10. ئەمە بۆ ماسوولکەکانی ناوچەی حەوز و هەروەها کەمەر زۆر سوودی لێوەرەگرێت و لە هەمان کاتیشە جومگەی حەوز کشانی بەخۆیەوە بینێت و نەرمی بەخۆیەوە بینێت. ئێستا سێ هەناسەی قوڵ هەڵەمژیت، دواتر ئەچینە سەر جوڵەی دانیشتنەکەمان. فەرمو دانیشن. ئێستا سراحەتەکەی توانی سێ هەناسەی قوڵ هەڵمژی یان پشوێکی بۆ بەی. دواتر تۆپەکان کە لەبەردەستانایە ئەیخەیتە بەر ناوڕاستی پێکانە. طبعاً ئەمە تقریباً ئەم تۆپانە ئێستا 9 کیلۆ ئەبن. ئەگەر کێشیشی نەبێ ئەوەی تۆ هیچ مشکلە نییە. ئێستا چێکەی تۆپەکە بەرزەکەیتەوە، لە پێشا یەکسەری بۆ سەرەوە بەرزیەکەیتەوە، دوایی بە تەسەلسول دایەگرینە خوارە بە پێشماردن 10 9 8 7 6 5 4 3 2 1 پشوئەی سراحەتەکەی ئەتوانی سێ هەناسەی قوڵ هەڵمژی. دواتر بە بێ تۆپ هەمان جوڵەکەینەوە، قاچ بەرزەکەیتەوە، بەرزیکەرەوە تەواو بەرزەکەیتەوە. ئێستا 10 9 8 7 6 5 4 3 2 1 پشوئەیت سراحەتەکەی زۆر باشە. ئێستا تۆپەکان ئەگرینەوە بە پێکانمان، قاچمان کۆکەینەوە، خەیتە بینی پێ و قاچ کۆکەیتەوە. ئێستا جوڵەکەش هەر بۆ ماسوولکەکانی ورگە یاخود ماسوولکەی سک دەستێ بە دوو شێواز ئێمە ئەتوانین ئەنجامیین. دەستیشە بۆ سەرەوە، دەستێ بۆ سەرەوە ڕائەگریت بەم شێوازە 1 2 3 4 5 6 7 8 9 10 پشوئەیت سراحەتەکەیت. ئەم جوڵەیە کە ئەنجامی ئاگادار بە ئەو کەسانی کە ئەزانن کێشەی فەقەراتی پشتیان هەیە یاخود ئینزیلاقی تەواویان هەیە، دیارە ئێمە ئەم جوڵانەی کە ئەیکەینە سە تۆ هەمیشە ئامادە باشی بۆ ئەم جوڵەیە بەرەوەی کاتێکی خاندووە. بەڵام ئەو کەسانی کە ئەزانن ئازاریان هەیە ئەتوانن خاولیە کلولکەن بیخەنە ژێر ئەو بۆشایی بڕبڕی پشتیان بۆیی سەپۆرتی کات و
فقراتیان تەواو نەنیشێت عزیێت یان ئەتوانن گۆشەیەکی نەرم بەپی قوسی پشتیان بێت. ئێستای نەسەر هەمان جوڵە بەڵام بەبێت تۆپ. جوڵەکە ئەنجامین ئەیش بە دوو شێواز ئەتوانین سابت بەدەوان سابت بە دەسە بۆ پێشەوە بەڵێ ئەتوانین وەکو باخان دەدانە بەم شێوازە ئەگەر توانیت هەتا دە ئەژمێرین ئەگەر نەشتوانی ئەتوانی بە سابتی یەک دۆست بەرزتر بەرەوە ئاوەتە بە شێوەیەکی جێگر بمێنیتەوە زۆر باشە بە شێوەی جێگیر ئەمێنیتەوە ئەبژێری هەتا دە بۆ نمونە 1 2 3 4 5 6 7 8 9 10 دەستخۆش پشوئەیت سێ هەناسەی قۆڵ ئەم جوڵانە یەکسەر هەستەکەی کە گەرمی بلەشتایەت ماسوولەکانت تەواو تونگ ئەبێتەوە هەست بە ئیسراحەتێکەکە